ئاری لانا سڵاوتان لێبێ دووبارە. دیارە منە ئەمڕۆ نامێت تەنها باسی باراتان بکەم، وێ باسی بەشێک لە مێژووی کەرکووک بۆ بازارێکی کۆن کە بەهارات و کۆمەڵە کەلوپەلی دیکەشی تیا ئەفرۆشێ، ئەویش بازاری جووتقاوەیە لە کەرکووک. دیارم بازارە ڕاستەوخۆ کەوتۆتە دامێنی قەڵای کەرکووکەوە. کۆنترین پیشەوەرەکان، کۆنترین کاسبکارەکان، کۆنترین ئەو پیشانەیەکەوە لە کۆنا هەبوونە هەمووی تاکوێستەوەکو خۆی لەم بازارڕە ماوەتەوە. ئەمە یەکێکە لەو تەچێیانی یاخود ئەو مزگەوتانێکەوە تاکو ئێستا ژنێژی تیاکرێ، بەڵام تەمەنی ینی تاکو ئێستا بە دیاریکراوی نەزانراوە بزەبەت چەندێکە بۆ پێیکە ڕاستەخۆ لە تەنیشتی قەڵای کەرکووکەوەیە و تەمەنێکی زۆر زۆر دێرین و کۆنی هەیە. لەم بازارە کۆمەڵک کاسبکاری زۆر کۆن هەن کە با بڵێن جلوبەرێک وە کەلوپەلی جیاواز ئەفرۆشن و تاکە بازارە ئەمە کە حەمامی ژن و پیاوانی تیا بووە. بە هەمان شێوە شتێکی تر هەیە لەم بازارە پێوترێ ئاشەکەی کەرکووک. ئەم ئاشا ساڵی 1970 هێنراوەتە کەرکووکەوە و تاکو ئێستا لە نێوەم دوکانە هەڵگیراوە و لێرەش پەیکەرێکی بۆ دروست کراوەکە جیاکاتەوە، ینی هەم بازارەکەم شوێنەکە جیاکاتەوە لە شوێن لە کەلوپە لەو دوکانانەی کە لە دەوروبەری هەیە. من پێشتر چوومەتە لای خاوەنی ئەم ئاشام ڕۆ لێرە نییە بەداخەوە خۆزگە لێرە وای بۆ قسەی لەگەڵ بکەم، ئەڵێ تاوەکو وەسێتم کرد تاوکو کوڕەکانیشم ئەم ئاشە هەڵگرن لە نێو ئەم بازارڕۆژ بیپارێزن. ئەم بەردا ینی ڕۆژانێک ژیانی من و ژیانی خانەوادەکەمی لەسەر بووە. و کاک جەماڵمان هەیە، نازانم قسەمان بۆ کایە نایچێتە لە کۆنترین کاسبکارەکانی. کاک جەماڵ 2 دقیقە قسەمان بۆ بکە. سڵاو لێبێ. من لە ڕاستە خۆم باشە، سپاس دەکەم. دەستی خۆش بێ، دەستی خۆش بێ. کاک جەماڵ بە هەمان شێوەیەک لە کاسبکارەکان ئێستا پێش لایڤەکە چوومە لای ینی باسیەوەی کرد کە ماوەی لە پەنجاکانەوە لە منداڵی هاتووەم بازارە و ئیشەکات. بە هەمان شێوە وەکو باسم کرد ینی کۆنترین پیشەوەرەکان لە نێوەم بازاڕی کەرکووکە هەن. بە هەمان شێوە ئەم پیشەوەرەی لە بەرامبەری منە وەکو باسەکرێ کۆنترین پیشەوەرەکە ئێستا لە کەرکووکە هەیە و تاکو ئێستا بەردەوامە لە کارکردن. مامۆستا سڵاو لێبێ. مامۆستا چەند ساڵە لەم بازاڕی تۆ؟ بەڵێ لە ساڵی چەند بوو؟ تەمەنە چەند بۆ جاهی تێرە؟ باوکم 54 لە 54 لێرە بووە مش لێرە. ئەو کاتە بازارەکە چۆن بوو بۆم باسکە؟ بازارە چۆڵ بوو جوانە بوو. ئێستاکەش بازار نەما لێرە، گولە ڕێگاکانیان گرتووە کەس ناوێرێ ئەشیا بێنێ لێ. مامۆستا من لەم بازارە خانێکی زۆرە بینم، شوێنی ئەسپوماینە بینم، شوێنی حەوانەوە بینم، ئوتێلی تایە. ئەو کاتە سیارە لێر هاتو چێ کرد؟ کەم بوو، سیارە کەم بوو. زیاتر خەڵک بەماین و ئەسب بە عەرەبانە و گالیسکات تویانە کرد؟ وەڵای ئەوە شە بوو بە زۆری ئەمەی یانسیانەکە لێرە ماسیان نەفرۆش، ئەوە لە شوانەوە و ساڵەیە و ئەمانە ماسیانە هەورد بۆ ئەو دوکانانە. کەس نازانێت تەمەنی ئەم بازارە چەندێکە؟ چەند ساڵە ئەم بازارە هەیە؟ بازارە جووتقاوە؟ بازارە قەدیمە 100 ساڵ زیاترە، 100ش بەبانەوە. خاستەن ئەوە لێرە هینە بوو حەلواچەکانە حەلوایە کرد. تۆ 70 ساڵە لەم بازاڕی هەر لەم دوکانە بوویتە؟ نە لەو بەرەو بوومە ساتمەکە من خۆم وازم لێ ئاوردووە ئەو کوڕەکەمە. ئێستا هەروە بۆ کات بەسەربردن دێ بۆ ئێرە؟ هەتاکو نێوەڕۆ ڕۆمەوە کەمە درێژبی لە ساغبی. وەکو باسم کرد مامۆستایەکێ لە کۆنترین پیشەوەرەکانی نێوەم بازاڕەیەکە. سپاس بخۆ تاکو ئێستاش هاتوچێ بازارەکەکە تەندروستی باشە و کۆمەڵێک پیشەوەری تر لە بازارەکە هەن. ئێستا دیارترین یاخۆ زۆرترین ئەو کەلوپەلانی کە لە نێوەم بازاڕا فرۆشێت قوماش فرۆشیە و کوتاڵ فرۆشیە، کاری ئاسنگەر و دەستکرد و کۆمەڵێک کەلوپەلی ترە. ینی بەشەکانی بازارەکە جیاواز جیا کراوەتەوە. بەشێکی هەیە پێوتری ئاسنگەرەکان لەم شوێنە و بەشێکی هەیە پێوترێ قوماش فرۆشەکان و بەشێکی تری هەیە با بڵێن پێوترێ فافۆن فرۆش و قازان فرۆشەکانی دیکە. ئێسامە یەکێکە لەو بەشانی کە جیا کراوەتەوە وەکو ئاسنگەر کاری تیاکری. ئەمە خانێکی کۆم بووە. پێشتر شوێنی شودان و حەوانەوە بووە کە هاوڵاتیان لە شارێکی ترەوەی خۆ لە گوندەکانەوە هاتوون لەم شوێنە ئەسپوماینەکانیان حەواندێتەوە لەسەری ئەم شوێنەشەوە با بڵێن شوێنی حەوانەوەی خۆیان بووە. بەڵام ئێستا گۆڕاوە بۆ شوێنی پیشەوەری بۆ پێیکا و
کاروان یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم بازاڕە بەڕاستی لە کەرکووک زۆر تایبەتە. من بۆ خۆم کە لێمە کەرکووک پیاسەیەک بەم بازاڕەیە کەم بەڵام ئەوەی کە زۆر سەرنجم ڕاکێشێت باست کرد پیشەی دروستکردنی قازان و ئەو چەق و پیشەدەستیانەی هێشتا ماون لەم بازاڕەیە. ئەمانە مێژۆکەیان بۆ کێگەڕێتەوە تا ئێساش سەیرەکەی کەسانێکن کاری دەستی خۆیان لە بازاڕ ئەفرۆشن و ساقیەکەن. ئاری بڕێک ئەوی تۆ باسێکی لەم بازاڕە تاکو ئێستا وجودی ماوە. من بەر لە چەند ڕۆژێک هاتمە نێو بازاڕەکە و بۆ کارێکی ڕۆژنامەوانی چوومەلایەکی لە کۆنترین ئەو کەسانی کە لەم بازاڕە ئیشەکە ینی پێیانەوت خەنجەرچی کۆمەڵێک بەرهەمی خۆی پیشانی مندا بە هەمان شێوە ئێستا چەقۆ دروستەکە و خەنجەرە کۆنەکانیشی ماوە هاوشێوی ئەو بەڕێزە لە بازاڕە زۆرە. حەسیب سەراج کە کۆنترین کاسبکاری کەرکووکە لە نێوان بازاڕەیە بە هەمان شێوە کاری دروستکردنی پێستە و کەلوپەلەکانی دیکەکە لەم بازاڕی فرۆشێتەوە و بەرهەمی چەقۆ و بەرهەمی ئاسنگەری و بەرهەمی بەڵێن کۆمەڵێک کەلوپەلی تری هەیە هەر دروستەکرێ و هەر لەنێو ئەم بازاڕەش ئەفرۆشێتەوە. کۆمەڵی خانی زۆر کۆن هەیە و پێوە لە دیمەنەکان ئایبینن کۆمەڵە گەڕێکی بچووک کۆڵانی بچوک بچووک ئەوانێکەوە کەرکووکی پێ ناسرێتەوە بە دەوروبەری ئەم بازاڕەوەن بۆ پێیکە وەکو باسم کرد مێژویەکی زۆر کۆنی هەیە لە بابەتی شوێنەوار ئەو دەستەی شوێنەوارە یان ئەو وەزارەتەی کە پەیوەندیدارە بە پاراستنی ئەم بینا کەلەپوری و کللتوریانە هەر بینایەک ئەگەر 200 ساڵ بەسەر مێژووی دروستبوونیان تێپەڕێ وەکو خۆی نۆژە نەکرێتەوە ئەگەر زەرەری پێگەیشت بێ و ئەهێڵدرێتەوە چونکە کەرکووکیش بەڕاستی خاوەن حەزارەتێکی خۆیەتی ها ئەگەر تەماشاکی ئەم دیزاین و شوێنە کەلەپوری و دەرگا کۆنانە بەشێکن لەوەی کە تۆ یادەوەریکی زۆر جوانت هەیە پیاسەیەکەکەی دڵت خۆشە بێ هیچ هەوڵەکەی بۆ پاراستنیان و مانەوەیان وەکو خۆی بەڵێ ئاری ینی پێشتر بەشێک لە شوێنەوارەکانی کەرکووک پشتگوێ خراببوون بەداخەوە ئێستا لیژنێک پێکەنراوە لە کەرکووک بۆی کە گرنگی بە تەواوی شوێنەوارەکانی کەرکووک بدرێت ینی هەم ئەم خانوانەوە هەم ئەو شوێنەوارە دێرینانی کەوا لە دەوروبەری کەرکووکن لیژنەکە بە سەرۆکایەتی خودی پارێزگاری کەرکووک و ئەندامانی ئەنجومەنی پارێزگا و فەرمانگا پەیوەندیدارەکان لە هێزانامنیەکان و لە ئەندامانی با بڵێن ئەوانی کە پەیوەندیان بە ساوار و پاراستنی هەسارەکانەوە هەیە سەرجەمیان لەو لیژنەیە بەشدارن ینی هەموو ئەو شوێنەوارانی کەرکووک خراونە تا چوارچەوەی کاری ئەو لیژنەیە بۆی بپارێزێن. ئێستا ئەمە یەکێکە لەو خانانێکەوە من پێشتر هاتووم زۆر پێی سەرسامم ینی شوێنەکانی زۆر بە جوانی ماوەتەوە تاکو ئێستا خاوەنیم شوێنە هەوڵی داوە بیپارێزدە لە ناوچوون و هیچی نەڕووخاوە. سڵاوتان لێبێ چەند ساڵە لەم بازاڕە ئیشەکەنەوە پێم بڵێن نانی خۆتان هاتنیان پێشتر باوک کەسێکی تر هەبوو لەم بازاڕە ئیشکار 2006 لێرە 2005 لێرە جیاوازیان بازاڕە چییە؟ بازارێکی کۆنە دیمەنی جیاوازی تایە ئایبینە بازارێکی خۆش و بازار تێکەڵا شازی بازارە دەستە خۆش بەڵێ ئاری ینی من ئەگەر بوار بە دەمەوێت کەمێک زیاتر بچمێنەوە بازارەکەەوە بەشی ئاسنگەرەکان بۆیە بگازمەوە ئەم ئاسنگەرانە لێرە کۆمەڵە کەلوپەلی زۆر جیاواز دروستەکەن و ئەو شتانی کەوا لێرە نمایشیان کردو بۆ فرۆشتن سەرجەمی بەرهەمی دەستی خۆیانە لە تەور لە بێڵ خاکەناس ینی سڵاوتان لێبێ کۆمەڵە شتی تر من کەسێک موێ قسەم بۆ بکات لەسەر ئاسنگەری بەڕاستەوخۆ لەگەڵتانم سڵاوتان لێبێ خاڵە چەند ساڵە لەم بازاڕێ جەنابەت چەند ساڵ لەم بازاڕە نێوە تقریبا من هیچ نەبێنیە 40 ساڵ لە بازارم چی دروستەکەنێ وەکو ئاسنگەرەکان والله زوو مەسەلەن نیە چی پێویست نیە دروستیان نەکرد مەسەلەن باڵتە قازمە تێنیە فەلەح چییە ویست ئاسنگەر دروستیە کرد ئێستاکان تقریبا نیە ئەو ئیشە نەماوە مەسەلەن 6 ساڵ لەوە پێش نیە 30 دوکانمان هەبوو لەم بازارە هەمووی ئاسنگەر بوو ئێستاکان نیە 3 دوکان ماوە کوورەیان هەیە ئەم دوکانە پێشتر کوورێتیان هەبوو با تقریبا نیە 3 سەرەتاغانمان کردەوە نیە شت دێتەوە نیە لە هین لە خارجەوە ئەمە با بڵێ مەسەلەن لە سینەوە لە ئێرانەوە زوو لە سووریاوە هات بە نرخێکی هین بەسیط کەمتر مەسەلەن نیە مشتری شوای ئەوەی دێتەوە نیە لە دوای شت هەرزان ئەگەرێت شت نیە لە سینەوە دێت چیتەوە نیە لە سینیە هیچ سینیە ئیتر نیە ئەو هین نییە گران نییە
بەخێر بەسەر ساڵ بەڵێ یاری ئەوەی کە پیشانتانمدا ئەمڕۆ ئێوە بینیتان بینەران بینیان ئەمە بازارە جووت قاوەیە کە بۆ کەرکووک بۆ هەموو کەسانێکەوە بە کەرکووکدا تێپەڕن گوزەرێکیان کردووە یادگاری زۆر زۆریان لەم بازارەدا هەیە وەکو باسم کرد ئەمە بەشی ئاسنگەرەکانە هەر هەموو بازارەکە بەشی جیاواز بەخۆی تایە بەیوانەوەی کە گرنگی بە بازارە جووت قاوە سەرجەم دێرینانە بدرێتە لە کەرکووک و لە هەرێمی کوردستانە.